خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامایان شەوتان پێشکەش دەکەین. بڕیارەکەی دادگای فیدراڵی تا ئێستاش کاریگەری هەیە و خەڵک چاوی لەوەیە بەوردی لەسەر بژێوی ژیانی خۆی زانیاری بزانێت کە ئاخۆ ئەگەر بڕیارەکە جێبەجێ بکرێت هەرێمی کوردستان چی بەسەر دێت و بژێوی و موچە و ژیانی خەڵک چی بەسەر دێت. بۆچی لە کاتێکدا نرخی نەوت لەسەر و $90 بەڵام بەسستی موچەدا بەش دەکرێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە داهاتی نەوتیان داهاتی ناوخۆیی. ئەگەر بڕیارەکەی دادگای فدراڵی جێبەجێ نەکرێت چی ڕوودەدات لە هەرێمی کوردستان کۆی ئەوەی کە پەیوەندی ویان پرسە لای بینەر لەسەر بژێوی ژیانی لەسەر موچەی لەسەر داهاتووی لەسەر کار و کەسابەتی ژیانی ڕۆژانەی ئەم شەو هەوڵەدەین لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوە بکەی لە ڕێگەی بەڕێز کاروان گەزنەی ئەندامی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان کاکاروان بەخێر بێت. سپاس بۆ بەڕێستان. بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ ئێوە وەک پەرلەمانتار شۆک بوو ینی چۆن هەڵێسەنجێنن بۆ چونتان لەسەری بەناوی خدای گەورە میهرەبان. سوپاس کاکزانە خۆشحاڵم لە جارێککە بێکەوە بەرنمەیەک دەکەین لەسەر بابەتێکی یەکجار هەستیار خۆزگە جارێک بەرنمەیەکمان کوردای لەسەر بابەتێکی خۆش مژدە بەخش بەڵام بەداخەوە هەموو جارێکە بابەتەکانمان ئەوەندە جێگەی ئێستەفن کە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێوەی جیرۆ دەدەبن. لە بیدایەتەوە دەمەوێت جوای پرسیارەکەی جناب دەمەوە کایان بڕیارە بۆ ئێمە چاوەڕوان کراو بوو بۆ من بەش بە حاڵی خۆم بەڵێ جێک چاوەڕوان کراو بوو. سیاسەتی چەوتی حکومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان و ئەم پاشخانە سیاسی و خەلفیاتە سیاسی کە حکومەت هەرێمی کوردستان لە شێوازی ئیدارەدان و مامەڵەکردن و تعاملکردن لەگەڵ ئەم مەلەفەدا هەیبووە لەگەڵ ناشەفافیت لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەڵێ چاوەڕوان دەکرا کە بڕیارێکی هاوشێوە ڕووبدات. ئەم بڕیارە من حەز دەکەم ئەم بابەتێکی زۆر منهەزیە حەز دەکەم بە شێوەیەکی ئەکادمی قسەی لەسەر بکەین کاکزانە. بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە 15 دەرچوو ئەم بڕیارە چەند خاڵێک لەخۆی دەگرێت کە خاڵی ئەساسین و بەرمەبنای چەند مادەیەکی دەستوری ئیسنادن لەسەر مادەکانی 110 111 112 بە هەردوو فەقەڕەکەی 170 120 دەستوری هەمیشەی عراقی بڕیاری لەبارەوە درراوە. ئەم بڕیارە یەکەم خاڵ کە باسی لێوە دەکات واتە بەشی یەکەمی بڕیارەکە ئەوەیە کە دەیسەلمێنێت یاخوددان بۆ دادنێکە دەستوری بوونی قانونی ژمارە 22 ساڵ 2007 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە بەم قانونە کە بەداخەوە تا ئێستا حکومەت هەرێمی کوردستان بەشێکی تەفعیل نەکردووە بەشێکی جێبەجێ ناکات و بەشەکەی تریشی کە جێبەجێ کردووە بۆ کۆی ئەم پرۆسەیە هەڵدەوەشێنەوە واتە حکومەت هەرێمی کوردستان بە جۆرەی ئەم بڕیارە کە قابلی تاعن نییە ناتوانێت خاوەنی قانونی نەوت و غازی خۆی بێت. بابەتی دووەمی ئەوەیە بەشی دووەمی بڕیارەکەی ئەوەیە کە ڕادەستکردنی مەلەفی نەوتی بە حکومەتی ناوەندی کە ئەمە خوێندنەوەی جیاجیای بۆ دەکرێت لە ڕەهەندی جیاوازەوە سەیری بکەین لە گۆشەنیگای جیاوازەوە متابعی ئەمە بکەین و مناقەشەی بکەین و بەشێکی تری شێوەیە کە ڕێگەدا بە دیوانی چاودێری حکومەتی عراقی دیوانی چاودێری دارایی بۆی کە بتوانێت هەماهەنگی بکات و پێداچنەوە بەگرێ بە سەنەوتیەکان بکات و لە هەمان کاتیشدا بێت لەسەر پرۆسەی داهات و لەسەر شەفافەتی نەوتی هەرێمی کوردستان کار بکات. من حەز دەکەم بابەتە لە چەند لایەنێکەوە مناقەشە بکەین کاکزانە. بابەت یەکەم لە ڕووی حوجەوە، بابەتی دووەم لە ڕووی سیاقەوە، بابەتی سێم لە ڕووی سیاسی و لە ڕووی هەلومەرجەکانی ئێستا و لە داهاتوو چی بکەین ئێمە. ئەگەر متابعە بکەین بە جوێرەی ئەم بڕیارە ئەگەر وەکو خۆی حرفەن و نەستان جێبەجێ بکرێت کە ظەرفی مشەدەدە وەکو باسم کرد کە قابلی تاعن نیە بەم شێوە بڕیارەکە دەسەڵاتی استخراج و استکشاف و تەزویر و تەسویق لە حکومەت هەرێمی کوردستان وەردەگرێتەوە. بەڵام لە کاتێکدا کە ئەگەر بێت و بڕیارەکە نەستان و حرفەن خۆی جێبەجێ بکرێت. ئەمە بەشی یەکەمی. بەشی دووەم کە باشترینەتی بۆ حکومەت هەرێمی کوردستان ئەوەیە کە تەفریغی محتەوا بکرێت واتە بڕیارەکە بەوکو خۆی بێت بەڵام بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکرێت کە ئەمە پێم وانە بە ئاسانی بچێتە سەر و پێشم وایە بە ئاسانی ناڕوە بۆ حکومەت هەرێمی کوردستان کە پێم وایە زۆر قورس دەبێت. لانی سێمی یاخود دیوی سێمی ئەوەیە کە بە شێوەیەکی مامناوەند مامەڵەی لەگەڵدا بکرێت. چکەوە لە ڕاستدا بابەتێکی سیاسی شەوەندەی کە بابەتێکی قانونی دەستوریە. ئەگەر بێت و بە شێوەیەکی مامناوەند تعامل لەگەڵ بکرێت کە باشترین چارەسەرە بەڕای بن ئەوەیە کە حکومەت هەرێمی کوردستان زوو بە زوو لەبری ملبادان و لەبری ئەوەی کە بڵێت قبوڵمان نییە و ئەمە بڕیارێکی سیاسیە تەنها سیاسی و تەنها بۆعدی سیاسی هەیە باشترین حاڵەتەوەیە کە قبوڵیکن بەڵام قبولکردنەکەی کۆمەڵێک ڕێگەچاریتر بکردنەبەر. یەکێک لەمانە ئەوەیە کە وەفدێکی سیاسی وەفدێکی تەفاوزی سیاسی عولیا لە هەرێمی کوردستان پێک بهێنرێت و بنێرێتە بەغدا بۆی کە بتوان بەفعلی کار لەسەر بڕیارەکە بکەن و بتوان مناقەشەی بڕیارەکە بکەن کە ئەتوانن چی لەگەڵ بکەن مەسەڵەن دەتوان زۆر شت بکرێت کاکزانە. یەکێک لەوانەیە کە پێویستە حکومەت هەرێمی کوردستان نەک ئێستا پێشتر بیکردایە مەسەلەی شەفافەتی نێوتە. با ڕێگە بدا دیوانی چاودێری دارایی عراقی بێ متابعی بکات چی تێدایە. ئەگەر بێ پێداچنەوە بەگرێ بە سەنەوتەکاندا بکات کە ئێمە دەیان زار و تومان ئەم گرێبەستانە ئێستا بۆ ئێستا حکومەت هەرێمی کوردستان و بۆ حکمڕانی ئێستا هەرێمی کوردستان موفق نین.
ڕاستە بۆ کاتی خۆم گرێبەستان سوودی زۆریان بە هەرێمی کوردستان گەیاندووە چۆن عقودی مشارەکە سیفاتێکیە کە تۆ پارە نادەی بە کۆمپانیا بۆی کە لە حەقڵی نوتی کار بکات بەڵام ئەم گرێبەستانە کۆتایی پێهات با بەس بێت یعنی ئێستا سێ جۆری گرێبەستی لە هەموو دنیا لە نەوتدا گرێبەستی عقود هەیە عقودی مشارەکە گرێبەستی خدمە هەیە و کۆنسێشنی شەیە کە ئەمە لە دنیادا زۆر کاری پێ ناکرێت بەڵام ئەوەی کە لە عراق کاری پێ دەکرێت دوو بەشە ئەوەیە کە هەرێمی کوردستان کە گرێبەستی هاوبەش بەکاردێنێت بەشەکەی تری شێوە کە گرێبەستی خزمەتە کە لە حکوومەتی عراقی بەکاردێنێت ناوچەکانی خوار و بەکاردێنێت ئەم گرێبەستەوای کردووە کە حکوومەت هەرێمی کوردستان لزام کا بە کۆمەڵێک بابەتی دارایی زۆر قڕس یەکێک لەوانە کە ئێستا بەجێ راپۆرتەکانی دیلۆیت کە دەبینین 152 هەرێمی کوردستان لە ڕووی نەوتەوە دەڕوا بۆ کۆمپانیەکانی نەوتی واتە بۆ حق کۆمپانیەکان کە ئەمە لە ساڵی 2010 نەوتە دەردەهێنرێت یعنی تا ئێستا ئەم پارەی تەواو نەبووە کە ئەمە خۆی پرسیارێکی زۆر گەورەیە من بەش بە حاڵی خۆم مقنعین بم بەڵامی حکوومەت هەرێمی کوردستان چونکە ناکرێت تۆ لە ساڵ 2010 نەوت دەربێنی ئێستا ساڵی 2022 تۆ پێتوابێت کە پارەی تێچی کۆمپانیا بەرهەمهێنانی کۆمپانیەکان تەواو نەبێت بۆ ئەگەر پێداچنەوە بەم گرێبەستاندا بکرێت کە ئێمە چەندان جار بەڵێ دەکرێت بە تەکید کە دەکرێت خۆیان حکوومەت هەرێمی کوردستان کە وەزیری سامانە سروشتەکانە پەرلەمانی کوردستان یەکەم شت کە باسی لێوە کردوتی ئەم گرێبەستانە موافق نین بۆ حکوومەت هەرێمی کوردستان و محاول دەکەین پێداچنیان پێ بکەین بەڵام تا ئێستا ئەم هەنگاومان نەبینیوە کە نەمان بینیوە دەکرێت ئەم بڕیارە دەرفەتێکی باش بێت یعنی واتە دوولانەیە دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان بە دەرفەتێکی باشی بزانێت بۆی کە پێداچنەوە بە گرێبەستە نەوتەکاندا بکات پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان شەفاف بکات و خەڵکی کوردستان حەقی خۆیەتی سەرباری بەشداری بوون لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بزانێت کە نەوتی هەرێمی کوردستان بە چەند دەفرۆشێت چەندی دەفرۆشێت بەکوێ دەفرۆشێت و چۆن دەفرۆشێت ئەوە ڕووبدا لە هەرێمی کوردستان سەری کە کاکزانە خەڵک بێ ئومێد بۆ لەوەی کە بەڕاستی هیچ شتێک لەسەر نەوت بزانێەوە ئەوەش مەسەلەن کاردانەوەی خەڵکی ژەبینی لەسەر بڕیارەکە بەداخەوە من یەک شت دەڵێم لێرەوە لە شاشە جوانەکەیەوە قسەیەک دەکەم بەداخەوە بۆ حکومڕانێتی هەرێمی کوردستان بۆ عقڵیەتی خۆسەپێنی حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵکی کوردستانی گەیان بە ڕۆژێک تەمەنای بڕیارێکی هاوشێوە بکات من بەلامەوە سەیر لە میدیاکان دەبینم ئەم برادرانە گلەیی دەکەن لەوەی کە دادگای فدرالی بڕیارێکی هاوشێوی دەرکردەوە بەڵام ئاسی تەخمینکردنی خەڵک ڕۆژتووە بۆ ناپرسن بۆ حکوومەتی اتحادی گەشت بەم بڕیارە بۆ ناپرسن خەڵکی هەرێمی کوردستان بۆ دڵی بەم بڕیارە خۆشە لەبەرەوەی سوود من نەبوو لە داهاتی نەوت لەبەرەوەی کە من مۆزەفێکی ئاسایشم کارمەندێکی ئاسایشم کە من کارمەندێکم خانشینی پێشمەرگە وەردەگرم کە من کارمەندێکی کەمەندامم موچەکەم بە 55 ڕۆژ زارێک بدرێتێ کە موچەکەم 300 زار دینار بێت و بەردەوامیش لە خزمەتی فعالی دابم چۆن دڵم بە بڕیارێکی هاوشێوە خۆش دەبێت کە من کارمەندێک بم وەک تاکێکی هەرێمی کوردستان بم و بزانم کە ڕۆژانە نەوتی هەرێمی کوردستان و مانگانە نزیکەی 300 میلیارد دیناری دیار نامێنێت چۆن دڵم بە بڕیارێکی هاوشێوە خۆش نابێت بۆیە من پێم وانی ئەم بڕیارێکی باشە و پێشم وایە کە دەکرێت بە شێوەیەکی عاقلانە و بە شێوەیەکی منهەزیکاری لەسەر بکرێت بەڵام ئەوەی تا ئێستا هەیە بەڵام ئەوەی کە تا ڕەفز کراوە کاکزانە ئەمە پێویستی زانای ڕەفزکردن ڕەنگە ئێستا بەستە جێبەجێ نەکرێت بەڵام ئەمە بڕیارێکە و دەرچوە لە محکەمەی اتحادی تەنها پێویستی بە بڕیارێکی زمانی وەزیران هەیە و مەلحەقێکی بڕیارەکە و بۆ جێبەجێکردنی بڕیارەکە باش ئەگەر بەێستەکردایەتی سیاسی کوردی هۆشیاران لەگەڵ بابەتە بەر لەوە حەزەکەم ئەو زانیارێ بدەی بە بینەرەکانم ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێ موچەی خەڵک چی بەسەردێ بژێوی خەڵک چی بەسەردێ و ئەگەر جێبەجێ نەکرێ موچەی خەڵک چی بەسەردێ ئەمە بۆ بینەرەکانم مهمە من زۆر بە وازحی وتم ئەگەر بێت و ئەم بڕیارە زەرفی مشەدەدا ئەگەر وەکو خۆی حرفەن و نەسەن جێبەجێ بکرێت دەسەڵاتی استخراج دەسەڵاتی استکشاف دەسەڵاتی تەصدیر دەسەڵات تەسویق دەرهێنان و کاملی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان هەڵدەوەشێتەوە کاکزانە باشە واتە شتێک نامێنێ بەناوی مەلەفی نەوتی لەسی حکوومەت هەرێمی کوردستاندا بۆیە لە بری ڕەتکردنەوە و تەخوینکردنی خەڵک بۆی کە دڵخۆشەوە بڕیارەکە باشترین چارەسەرەوەیە کە لیژنەیەش تەفاوزی باڵا پێک بێت کە لە دوو بەش پێکات بێت لیژنەیەکی تەکنیشی و لیژنەیەکی سیاسی هاوبەش لە هەموو لایەنەکان چۆ بەڕاستی بە سەراحەت بێڵێم مەلەفی نەوت مڵکی باوکی کەس نییە نەی پارتی و نەی ئیسلامێشتریشە بۆیە لیژنەیەکی هاوبەش لە تەواوی سەرکردایەتی سیاسی کوردی پێک بێت و لەسەر بابەتە لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەگەر ئەوانیان وەرگرتەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی مفاوەزات بکات لەسەر بڕیارە بەمەرجێک لە دوای ئەمەوە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بخرێتە بەردەم وڵاتی هەرێمی کوردستان پێشەوە ئەگەر ئەوە خۆت وتت ئەگەر نەسەن ئەو بڕیارە جێبەجێ بکرێ ئەی بەغدا چی ئەدا بە هاوڵاتی بۆ موچە خۆری هەرێمی ئەمە دەکەوێتەوە سەر و مفاوەزاتانێک و ئاماژەم پێکرد دەکەوێتەوە سەرەوەی ئایا بەڕاستی حکوومەتی عراقی دەوێت نەوتی هەرێمی کوردستان کۆی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان باتەوە کاتە ئەگەر بی بە حتممە لە بەرامبەردا بوجێ هەرێمی کوردستان دابین دەکات من نازانم بە چۆن دەکرێت چۆن ناکرێت دووبارە پێوەستە بەو لیژنە تەفاوزی و پێوەستە بەو عەقڵە لۆجیکێکی حکوومەت هەرێمی کوردستان مامەڵەی پێدەگات لەگەڵ حکوومەت ئەگەر جێبەجێ نەکرێت سیاسیان داراییانچی ڕوودەدات زۆر خەتەر دەبێت من دڵنیات دەکەم وە کە لێکەوتی سیاسی زۆر قورسی دەبێت و دڵنیات دەکەم یەکەم بڕیار نابێت و بڕیاریش نابێت و دڵنیات دەکەمەوە بڕیاری تری هاوشێوەش دەردەچێت و دڵنیات دەکەمەوە کە تەواوی قوارەی سیاسی هەرێمی کوردستان دەکەوێت ژەر پرسیار و مەترسیەوە بۆیە تەمەنا نادەکەم بۆ جارێکیش بێت ئەمانە بە شێوەیەکی عەقڵانە بیر بکەنەوە لە مەلەفی نەوت و داهاتەکەی شەفافانە بخەنە بەردەمی خەڵکی هەرێمی کوردستان و بڕۆن لەگەڵ حکوومەتی ناوەندی دوور لە عینادی سیاسی و کە لە ڕقی سیاسی لەگەڵ حکوومەتی ناوەندی مفاوەزات بکەن لەسەر ئەم بابەتە و بتوان بە شێوەیەک بێت کە لە مەصالحی خەڵکی هەرێمی کوردستاندا پێت وایە دەتوانرێت مەسەلەن خەتی میانە ماشوێیان خاڵی میانە ناوەڕاست
بدۆزرێتەوە لەو بابەتە خاڵی ناوەڕاست تەنها قبولکردنی بڕیارەکە و دامپێدانانیەتی و مامەڵەکردنیەتی بە شێوێشی عقلان لەگەڵ حکومەتی ناوەندی کاکزانە من یەک چەند داتایەک پێڵم بەڵێ ئێستا بەرمیلێکی نەوت بنەوە 4 دلار باش خەڵکی کوردستان خۆیەتی کاگەر گلەی لە پرۆسەی نەوتی هەبێت بە جۆرەی راپۆرتەکانی دیلۆین لە نیوەی یەکەمی ساڵی 2021 کە دەرچووە 142 داهاتی نەوت هەرێمی کوردستان بۆ حکومەت هەرێمی کوردستان دەمێنێتەوە باش واتە 158 داهاتی حکومەت هەرێمی کوردستان بۆ کۆمپانیاکان دەڕوە ئەگەر من ئەم ڕقەمانە حسابیان دەکەین ئەگەر نەوت کەمتر بفرۆشیان نەفرۆشێ حکومەت خۆی دەیزانێ واتە ئەگەر 142 4 دلار وەربگرین دەکاتە 39 دلار و 48 سنت لە بەرامبەردا 54 دلار و 52 سنت بۆ کۆمپانیاکان دەڕوە ئەمە دەکات چەند کاکزانە لە یەک ڕۆژ زەربیکە تۆ 470,000 بەرمیلمان هەیە ڕۆژانە کە 40,000 بۆ ئێستهلاکی مەحەلی بەکاردێت 430,000 دەفرۆشە زەربیکە دەکاتە 16 ملیۆن و 980,500 دلار بۆ یەک ڕۆژ بۆ یەک مانگ دەکاتە 509 ملیۆن و 421,000 دلار چەندێتە خەزانەی وەزارەتی دارایی 350 ملیۆن دلار 350 ثابت کە دەکاتە 753 ملیار و 933,800 دینار ئەمە 753 ملیارد دینار داهاتی نەوتی هەرێمی کوردستانە وەزارەتی دارە ڕقمێک پێمە دەڵێت کە 500 ملیارد دینار واتە نزیکەی 300 ملیارد دینار لە داهاتی نەوت دیارنامێنێ بە ڕقمەکانی دیلۆیت خۆی تەنها بە ڕقمەکانی دیلۆیت خۆی لە کاتێکدا موچە خۆرانی هەرێمی کوردستان 900 ملیارد دینارە ئێمە 750 ملیارد دیناری نەوتمان هەیە 250 بۆ 300 ملیاری داهاتی ناو خۆمان هەیە کەمە دەکات چەند دەکات تریلیۆنێک و لە هەمان کاتیشدا 20 ملیاری هاوپەیمانانیشمان هەیە ئەمە تریلیۆنێک و نزیکی 100 ملیار بۆ 200 ملیارد دینار 200 ملیارش لە بەغداوە داهات زەحمەت نەبێ پێم ناڵم بۆچی موچە ناتوان دابش بکەن بۆچی ناتوان پرۆژەکانی خزمەت سواری جێبەجێ بکەن لە هەرێمی بۆچی ناتوانەوەی بە دووادات چونت کردووە کردومانە ئێمە لەبەرەوەی پێیان ئەمان ڕقمێکیان پێەیە کە ڕقمەکە ئەوەی دیلۆیت و ئەوەی وەزارەتی دارایی یەک ناگرێتەوە نەخێر بە هیچ نەخێر من بەرپرسیارم لەو قسەی کە دەیکەم ئەگەر ئەم ڕقمانە ڕاست نییە ئەگەر ئەم ڕقەمان ڕاست نییە من تەحەدای وەزیری سامانە سروشتەکان دەکەم لێرەوە بابیان بڕوا لە محکەمەوە لە شکال لەم بکات سکاڵام سەر تۆمار بکە کاکزانە برێز سەیری کەم سکاڵایەکی تریش ئەسکال بێت سەر سکاڵاکانی تریش باشە من بەڕقەمت پێڵم سەیری باشە ئێمە باس لەوە دەکەین کە تریلیۆنێک داهات بەرەو سەرەوەمان هەیە موچە 900 ملیارد دینارە هێزەکانی ئاسایشی سلێمانی بە دیاری 20 ڕۆژ لە مدەی موچە دابین ناکرد بە بیانوی چی پەیوەندی بە یەکێتیەوەیان پارتی داهات لە سلێمانی دیارنامێنێ هەموو داهاتی سلێمانی ماگانە 120 ملیارد دینار نابێت ئێمە باسی تریلیۆنێک و 200 بۆ 300 ملیارد دینار دەکەین ماگانە تریلیۆنێک و 200 بۆ 300 ملیارد دینار ماگانە ئەگەر داهاتی سلێمانی دیارنامێنێت با وەزیری دارایی فەرمی بەیاننامێک دەربکات با بێ سەر تەلەڤیزیۆن مقابلە بکات بڵێ کاکە داهاتی سلێمانی دیارنامێنێ بەڵام بالا بەرامبەر پێم بڵێ 300 ملیارەکەی داهاتی نەوتی بەسەردێ تەنها لە نەوت 300 ملیارد دینار ماگانە پارە ئێستا ئەوەی خەڵک تێگەێنراوە کاکاروان داهاتی نەوت دقیقا داهاتی ناوخۆ لە هەولێر و دهۆک دقیقا ئەوەی دێتەوە خەزێنی وەزارەتی دارایی بۆیە لە هەولێر موچە دابش دەکرێت دواکەوتنی نییە بەڵام لە سلێمانی داهاتی ناوخۆ ونە بۆیە پوچێ ئاسایش نادرێ ئەمڕۆ موچێ بەشێک لە خوێنی باڵا نەدراوە ئەمە حقیقەتەکەی لەکوێ من هاوڵاتیانی زارز بوون لەو مەتەڵی حکومەتی هەرێم نەوت بە 20 دلار بوو 300 ملیۆن دلار داهاتە خەزانەی تەمویلی موچە دەکرێت لە وەزارەت دارایی 4-5 مانگ لە کاک علی بەرنامەمان کرد هەرتوی 350 تەماشای کاکزانە دێت 300 ملیۆن بوو بۆ 350 ملیۆن باشە نەوت بوو بە 40 دلار هەمان ڕقم داهات نەوت بوو 50 دلار هەمان ڕقم داهات نەوت بوو بە 70 دلار هەمان ڕقم دێت نەوت بوو بە 80 هەمان ڕقم نەوت بوو بە نزیک بە 100 دلار هەر 350 ملیۆن دلارەکەیە باشە من یەک پرسیار دەکەم بە حکومەتی هەرێمی کوردستان کە پرسیاری نووسراویشەمان ڕاستە کردوون باشە بۆ کە نەوت دادەبەزێ ئاسعاری نەوتی لە هەرێمی کوردستان دادەبەزێ کار دەکاتە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و بازاڕەکانی یەک ڕۆژ بۆ ڕی دەشتیان شتێک دەبێت بۆ کار دەکات سەر تەواوی بژێوی هەوڵاتیان هەرێمی کوردستان بە موچە شێوە ئەی بۆ کە نەوت 200 دلار کار ناکات سەرژانی کەسێک بۆ موچە هەروەکو خۆی دابەش دەکرێت کاکزانە ئەو منطق هەڵ ناگرێت و پێ توانە بێت حکومەتی عراقی لەم بابەتانە پێ بێئاگایە یعنی ناکرێت تۆ مەلەفی نەوت لابێ لە ساڵی 2007 مەلەفە لابێ نەوت بفرۆشی باشە و بۆ شێژ بیفرۆشی کە هەیە و بە خەڵک بڵی پارە نییە پێم بڵێ حق کۆمپانیەکان 152 بەس یەک شتی سەیرت پێ بڵم بەس نەقلی نەوت نەقلی بۆڕی کە بۆڕی کوردستان من دایانزار لە پەرلەمانی کوردستان لە بەردەمی زەرۆ حکومەتی شەمەموت بە دایانزار ئەمە لە میدیاکانیشەوە بە پرسیاری شارەسای حکومەتم کردووە بۆڕی نەوتی کوردستان کە بە بڕی 1 ملیۆن و 800,000 دلار فرۆشا بە کۆمپانیای کار ئێستا بە جوینت ڤێنچەرێکیان هەیە لەگەڵ کۆمپانیای ڕۆزنەفت مانگانە نزیکەی 70 ملیۆن دلار لە حکومەتی هەرێمی کوردستان وەردەگرن بۆ بۆڕەکەی خۆیان لە کوێی دنیا شتیوا بووە لە مۆزەمبیق شتیوانیە کاکە یعنی شتیوانیە تۆ 70 ملیۆن دلار ماگانە دەی بە کۆمپانیایکی محلی بۆڕەکەشی خۆت بێت باشە لە بەرامبەردا تەنها ئەو بۆڕیە کە ئەگەر دوو لە سەرسی ئەگەر بیکەین بەسێ بەشەوە دوو لە سەرسەری ناوخات خاچی تورکیایە دەزانی کە لە یەک ساڵ کۆمپانیای تیسی تورکش ئێنەرژی کەمپەنی کۆمپانیای وزەی تورکی لە یەک ساڵدا نزیکەی 350 ملیۆن دلاری وەرگرتووە
واتە لە ساڵێکدا واتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر بەرمیلێکی نەوتی نزیکەی $6 دەدا بە کۆمپانیای کار ئەگەر وانە با کۆمپانیا کار ڕوونکردنەوە بدە $6 لە کاتێکدا حەقلی نەوتیمان هەیە 195 کیلۆمەتر لە بۆڕێکەوە دوورە حەقلمانێ 5 کیلۆمەتر لە بۆڕێکەوە دوورە ئەمە بەس منطقێک باشە بۆ حکومەتی هەرێمی کوردستان نایە پێداچنەوە بۆم بکە بەس ئەمە بکە حکومەت سەیریکە بەس ئەمانە بکە ئەگەر هیچیشی نەکە بەس داهاتەکەی کە دیلۆت دێڵێ لەگەڵ وەزارەتی دارایی مطابق بێت چەندی دەکات کاکە خەڵکی کوردستان حەق خوانەمانەشیان بۆ بگەڕێتەوە خەڵکی ئەگەر ئەوەش نەکە گریوانەوەش نەکەەوە دەچێتە جیرفانی چەند کەسێک مانگانە نزیکەی 250 بۆ 300 میلیارد دینار ئێستا من بەرپرسم لە قسەی داهاتی نێوت هەرێمی کوردستان دیار نامێنێت سەربار ئەم 7 میلیۆن کەمکەوە لە دیلۆی ڕقم هاتووە لەسەر لۆجیستیک من نازامی چییە لەسەر بابەتی دادگایی داوای دادگایی کە من نازامی چییە کە من ئەندامی لیژنەی وزۆ سامانە سروشتەکانم بە 10,000 پرسیارەمان ڕاستی حکومەت کردووە نازامی چییە بە تەنان بە جوێری ئەو قانونەش کە حکومەت خۆی دەری کردو ئێستا ئاشکالی لەسەری هەیە کە حەسم کرا لە دادگای فیدراڵی ئەنجومەنێک هەیە بەناوی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز لە هەرێمی کوردستان کە تا 4-5 ڕۆژ پێشتر زوودی هەبووە بە درێژایی کات تەمەنی کابینی ڕۆژ پێشستا بەڵێ چکەستاوە کە حەستم بۆم بڕیارە بە جۆری بڕیارە بەڵێ ئەوزان شتێک ڕووی کاکزانە بە درێژایی تەمەنی کابینی نوێ حکومەتی هەرێمی کوردستان من تەحەدای ئەنجومەنی وەزیران دەکەم یەک دانە ڕۆژە ئەنجومەنە کۆنە بۆتەوە ئەی چۆن سیاسی نێوت هەرێمی کوردستان داڕژراوە دەمووە چکە تاکە مەرجەعێکی سیاسی بتوانێت سیاسەتی نێوتی هەرێمی کوردستان دابڕێژێت ئەنجومەنی هەرێمی نێوت و گازە کۆنە بۆتەوە بە درێژایی کابینەی نوێ حکومەتی لەبەر بابەتی سیاسی لەبەر پارتی ناوێکە کۆ بێتەوە بۆی کۆنابێتەوە ئەی شێتی هەڵوێستی چییە هەڵوێستمان هەبووە ئەمان ئەنجومەنی وەزیران تەوان بۆ خۆ دەزانی کە بەداخەوە کە هەڵبژاردن سی بەسەراتوە ئەو حاڵەیە کە دەبین لە هەرێمی کوردستان کە وجودی هەیە بەڵام بە درێژایی کابینەی نوێ حکومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە پەکەوتنی شاراوە نیە ئەنجومەنی طبعاً لەبەرەوەی کە مەبەستیانە کە مەلەفینە و لە جانتایەکی ڕۆژدا بێت تەواوی خەڵکی کوردستانیش لێی بێ ئاگا بێت ئەمانە وەڵامن بۆچی خەڵکی کوردستان پێخۆشەکە بڕیارە کاروان بۆ یەکێتی بێدەنگە پەرلەمانتارەکانی بەرپرسەکانی بێدەنگە هەموو مانگێک نووساون و تەرکیزی خەڵکیان خستۆتە سەر باشباخ پەروێزخان 4 فەرمانگەی خەدەمی سلێمانی داهات لە سلێمانی ناگەڕێتەوە من نازانم بە دەقیقی داهاتی سلێمانی چ ڕقەمێکە تاکو 120 میلیارد دینارە کاکزانە من پێشتر ئاماژەم پێکرد سەری برایزم من پێشتریش ئاماژەم پێکرد کە عەقڵێتێک هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی کە ڕاستەکان بشوێنێ شەقامی کوردی بەلاڕێدا بە من پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لە هۆشیارترن و زۆر لەوە بە ئاگاترن کە حکومەت بیێمە بکات خەڵکێک هەیە کە بەداخەوە ماگانان بابەتە دەوروژێنێ بابەتی داهاتی سلێمانی من تەحەدا دەکەم ئەگەر داهاتی سلێمانی دیار نامێنێت بابێن لە میدیاکانەوە ئاشکرای بکەن و بە فعلی وەزیری دارایی بێتەمە ڕابگەێنێ کە داهاتی سلێمانی دیار نامێنێت کە چەند ڕقەمەکە چەندە وبیخات سەر خەزانەی حکومەتی هەرێمی کوردستان بەڵام دووبارەی دەکەمەوە ئەمە بۆ تەواوی خاڵە سوورەکانی هەرێمی کوردستان ڕاستە ئەمە بۆ تەواوی داهاتی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ڕاستە و بۆ دابەشکردنی پارەش بەسەر شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ڕاستە با ئەمە بەسەر واقعی کە لە هەرێمی کوردستان ئێستا دەگوزارێت با فعلی قسە لەسەر ڕقەم بکەین کاکزانم باوەڕم بە ڕقەم هەیە من پەرلەمانتارم ناچارم لەسەر ڕقەم و لەسەر قانون قسە بکەم باشە داهاتی پارێزگای سلێمانی 120 میلیارد دینارە ئاماژەم پێکرد کە موچە 900 میلیارد دینارە موچەی کۆی موچە خۆرانی هەرێمی کوردستان دروستە ئەوە قەراری بالمناسبە ئەوە دوای چاکسازیش کە 4 میلیارد بوو ئێستا زیادی کردو بۆ 900 میلیارد دینار نازانم چاکسازەکە چی بۆ ڕاستی من وەڕا پرسیاریش نردو جواب مەردەگوتە لەسەرەوە نامێ بە تشەم بکەم بەڕاستی بەزم واقعەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەینەوە 120 میلیارد دینار داهاتی سلێمانیە من باسم کرد داهاتی هەرێمی کوردستان تریلیۆنێک و نزیک بە 300 میلیارد دینارە ئەم 120 میلیارد دیناری سلێمانی بۆ علمت نەکەر بۆ موچە بەکاردێ بۆ تەواوی پرۆژەکانی سلێمانیشەوە بەکاردێ تۆ ئاگاداری لەوەی کە 1 دینار لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ تەمویل 1 پرۆژ لە پارێزگای سلێمانی نایەت بە پارێزگای هەڵەبجەشەوە بە ئیدارەی ڕاپەڕینیشەوە بە ئیدارەی گەرمیانیشەوە باشە احتیکارێکی سیاسی هەیە کە ئەم داهاتانە لە هەمووی کۆ دەکرێنەوە لە هەولێریش بە ئارەزوو خوان بۆ لە هەولێر مەسەلەن چەند وەختێکم دێ لەسەر پرسی مەسەلەی ئاسایش مەسەلەن تەنانەت من لە بازگەکانی هەندێک لە برانی ئاسایش مەسەلەن زۆر جاردا مەستێنن ئەڵێن بۆ موچەکەی ئێمە 2 مانگە ئەوایە مەسەلەن ئەم مانگەش تا ئێستا پێمانێ موچیان وەرد پێ بۆ ڕەبتی بە داهاتی سلێمانیەوە هەیە ڕەبتی بە داهاتی سلێمانیەوە نیە کاکزانە ڕەبتی بە داهاتی حکومەتی هەرێمی کوردستانەوە هەیە یعنی کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان زیاکاری لە بینی محافەزەکاندا دەکات لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی دابەشکردنی بودجە لە ڕووی پێداویستی کەلوپەلی سەربازی کە پێشتر لە بەرنامەیەک جناب ئاماژەم پێکرد لێرە لە ڕووی بودجەی شارەوانیەکان و قایمقامەتەکانی هەرێمی کوردستان بەگشتی ئەمە ئەنجامەکەی دەبێت ئێمە بێدەنگ بووین نەخێر بێدەنگ نەبووین لەسەر کوی ئەم پرسانە مناقەشەمان کردو داوای دانیشتنی پەرلەمانمان کردووە نەک هەر ئێمە من بە ویژدانەوە قسە دەکەم پەرلەمانتارەکانی ڕەفیقیشم لە فراکسیۆن سیاسەکانی تریش باشە بەڵام غەدرێکی گەورە لە پارێزگای سلێمانی دەکرێت
غەدرێکی گەورە لە پارێزگای هەڵبجە دەکرێت غەدرێکی گەورە لە پارێزگای لە ئیدارەکانی گەرمیان ڕاپەڕین دەکرێت ئەو بماناوە نایە کە ئیدارەکانی سۆران و زاخۆ و دەوروبەریشی ئەتر پاریان بەسەردا ڕژا بێ نەخێر بەڵام دەستێک هەیە کە لەم حکومەتە دەوێت کۆی پارەی حکومەتی هەرێمی کوردستان لە دەستێکدا کۆ بکاتەوە لە مەساڵە شخصی بەکاری بێنێت ئەگەر متابعە بکەین ئێستا کۆمپانیاکەن لە هەرێمی کوردستان کۆمپانیای کارە کۆمپانیای کوردستانە کۆمپانیای نازام چێ ئەمانە کۆی داهات هەرێمی کوردستانیان لایە کاکزانە بەڵام ئاسایشێکی سلێمانی ئاسایشێک کە لە سلێمانی سێ بە سێ داوام دەکات موچەکەی 50 ڕۆژ دوا دەکەوێت خانە نشینێکی پێشمەرگە کە ئەمان پێوا داوام ناکات بەڵام بە درێژایی تەمەنی خزمەتی نیشتیمانی کردووە بە خوێن و بە خەباتی ئەمە پەرلەمان و حکومەتات و بەرهەم بە 55 ڕۆژدارێک موچەکەی وەردەگرێت کە مندامێک کە موچەکەی 150,000 دینارە بە 50 ڕۆژ موچەکەی وەردەگرێت ئەمە ڕاستە بۆ مامۆستایانیش سەرباری کێشەکانی تریشکە هەمانە کێشەی فەرمانبەرانی گرێبەست کێشەی مامۆستایانی وانە بێش کێشەی دامەزراندن من پێشتر لە بەرنامەیەک جەنابەت ئاماژەم پێکرد بە ڕقەمیش قسەم کرد ئێستا نزیکەی 250,000 کەس بێکار لە هەرێمی کوردستان چاوەڕوانی دامەزراندن دەکات بۆ چەند ساڵی داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو تەمەنی 16 ساڵ و 17 ساڵ و 18 ساڵ دەڕوا بۆ نزیکەی 1 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان کە بەدوای ئیشدا دەگەڕێت ئەم عەقڵیەتی حکومڕانی هەرێمی کوردستان و قۆڕەخکاریە ئەم دزی و تاڵانی و گەندەڵی کە ئێستا لە هەرێمی کوردستان وجودی هەیە کە دەیبینین نەکتە ناتوانێت ملیۆنە کەس ناتوانێت کەسیشدا بمەزرێنێ باشە ینی کاروان ینی ئەمە خەڵک ئەڵێ یەکێتی و پارتی یەکێتی و پارتی یەکێتی و پارتی یەکێتی گەیشتۆتە کوێ یان ئەوە تا شتێک بڵێت و لە ئاستی باڵاو بەڕاستی ینی تو پەرلەمانتاری پرسیارەکەی جناب پرسیاری خەڵکەتەوە ینی چی بکرێت کاکزانە من نەهاتوون بڵام حزبەکەی من فریشتێ بەڵێ ئێمەش بەشدارین لە حکومەتە هەتا ئێستاش کە قسەی تێدا دەکەین ومن ئەگەر ئەندای مەکتەبی سیاسی بمای قسەم لێ وەربژرا با بیان لە حکومەت دەخشامەوە کە ئێستا وجودی لە هەرێمی کوردستان بەڵام من ناتوانم ئەو قەرارە بدەم ئەو قەراری مەکتەبی سیاسی حزبەکەمە نەشموت و حزبەکەی من فریشتێ و بێبەرین لەو هەموو کێشانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمەش بەشێکین تێیدا بەڵام بە حەزمی خۆمان و حەزمی کورسەکانی پەرلەمانی کوردستان ئێمە بەشێکین لەو حکومەتە یعنی ئەگەر کۆی کێشەکان بکرێن بە 100 بەش ئێمە 21 لە 100 کێشەکانمان بەردەکەوێت کە سەرباری ئەوانش پرۆژەمانەوە بە فەرمانبەرانی گرێبەست بۆ دامەزراندن بۆ بەگەڕخستنەوەی کارگە لە کارکەوتەکان بۆ ڕەخسانی دەرفەتی کاری تازە بۆ شەفافیەتی نەوت بۆ هەموو بەڵێ ڕێگریمان لێ دەکرێت 21 کورسی پەرلەمانیمان هەیە کاکزانە 22 کورسی پەرلەمانیمان هەیە بە سەرۆشی پەرلەمانەوە پەرلەمان بەڕقەمە پەرلەمان بەدەنگدان ناو قاعی پەرلەمان بۆ هەر یاسایەک تۆ پێویست بە زۆرینەیە کە 56 کورسی پەرلەمانی دەکات ئێمە 22 کورسی پەرلەمانیمان هەیە چۆن بتوانم یاسایەک لە مەسڵحەتی خەڵکی کوردستان دەربکەم چۆن بتوانم فەرمانبەرانی گرێبەست کە پرۆژەکەمان تەقدیم کرد کە نزیک بە 30,000 فەرمانبەری گرێبەست لە هەرێمی کوردستان هەیە کە بەڵێ دەزانین حکومەتی هەرێمی کوردستان لە ئیمکاندا کە بتوانێمە ئەمان دابمەزرێنێ نەمانتوانین پرۆژەکە تێپەڕین پرۆژەکە ڕاگیرە باشە دامەزرانی یەکەم و دومی سلێمی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بەگەڕخستنەوەی کارگە لە کارکەوتەکان ئەمانە و دەیان و سەدان پرۆژەی تر کە فراکسیۆنی سەوز پێشکەش کردوون لە خولی پێش و لەم خولەش تا ئێستا نەمانتوانین پرۆژێک تێپەڕین هۆکارەکەیە کە ڕقم تعامل دەکات لەناو پەرلەمانی کوردستان ئێمە خاوەنی 22 کورسی پەرلەمانی کاکزانە من حەزەکەمە زۆر وازەح بێ پەرلەمان سێ ئەرچی ئەساسی هەیە ئەرچی بە دواداچوونی هەیە ئەرچی دەرکردنی یاسای هەیە ئەرچی بودجەشی هەیە ئێمە تا حەدی پرساندنی وەزیر چوین لە بابەتی بودجە لە وەکو فراکسیۆنی سەوز و ئێمە زۆرترین دەکرێت بڵێم زۆرترین متابعی پەرلەمانیمان هەیە بە هاوبەشی لەگەڵ فراکسیۆنەکانی تریش طبعاً چونکە ڕەفیقمان هەیە کە بەداچوونی زۆری باشی کردو لە پرسیارەکان لە فراکسیۆنەکانی تر لە بابەتی متابعەکردنی حکومەت درێخیمان نەکردو پەنجەمە خصوص سەرمبرینەکان حتا ئەگەر گەندەڵەکان لە پارێزگای سلێمانیش بێتن من لێرەوە دانی پێدانم کە بەڵێ گەندەڵ لە هەموو خاڵە سوورەکان هەیە و بەڵێ پێویستە چارەسەر بکرێت زوو بەزوو گرنگە پارەکەی زەرجیفاین چێ و گرنگە کە خزمەتی ملەتی پێ بکرێت باش یعنی سێمینیشیان بابەتی یاسادانانە کە پێویستی بەدەنگە کاتێک کە فراکسیۆنی سەوز ناتوانێت یاسایەک پرۆژە یاسایەک یاخود پێشنیاز یاسایە بکات بە یاستا هۆکارەکەی ئەوە نییە کە نەمانزانی بە یاخود درکمان پێ نەکردیان نەماویست بێت بەڵکو هۆکارەکەی کە مامەڵ لەگەڵ ڕقم دەکەین کە ئەم زۆرین یعنی بەڕاشکاوی من ئەو پرسیارە ئاراستی بەڕێزت بکەم پێت وایە عەقڵەتێک هەیە ئەگەر هەموو پارتیش نەبێ بەڵام لەناو پشتی ئەوانەی کە لەناو حکوومەت ئیدارەی حکوومەت دەدەن کە تەهمیش و پەراوێزی لایەنەکانی تر دەکەن والله من لە بیدایەتی ئەم خولی پەرلەمانەوە لە بیدایەت تشکیلی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە مقابلەکانم ماوەن هیوادارم خەڵکی کوردستان سەیریان بکات لە ئارشیف وتم عقلێتێک هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرەو عقلەتیش تۆتالیتاریانی دەبات بەرەو عقلەتیشی خۆستەپێنی دیکتاتۆری دەبات کە بەداخەوە دەیبینم ئەم تەواجوە خەریکە سەر دەکەوێت تەوەجوهێکە کە خەتەرە کارەساتبارە بۆ کێشەی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات هەم لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندی کە کوردستانی گیان بەم ڕۆژە و هەم لە شێوازی ئیدارەدانی مەلەفی اقتصادی هەرێمی کوردستان هەم لە شێوازی ئیدارەدانی مەلەفی دیپلۆماسی هەرێمی کوردستان هەم لە شێوازی ئیدارەدانی مەلەفی سیاسی و ئەمنی هەرێمی کوردستانیش ئەگەر ئەم جۆرە عقلێتە حتاوەکو بۆ شێوە بەردەوام بێت من دڵنیا دەکەم و ئەگەر بێت و حکومت خۆی بگرێت بە ناوی قواری هەرێمی کوردستان و یاریەک لەگەڵ هێزولانە سیاسەکانی تر بکات دەتوانێت مەسەلەن خۆی بگرێ بەرامبەرەوە یاری دادگەی فدرالی بەڵێ دەتوانێت بەڵام
لایەنە سیاسەکانی تر پێویستیان بە متمان دروستکردن هەیە کاکزانە ناکرێت هەر کاتێک کە پارتیویستی زۆرینە بەکاربێن ناو پەرلەمانی کوردستان لە حکومەت هەرێمی کوردستان بەڵام کەی لێ قەوما پێوا بێکەم پرسان هەمووی نیشتیمانی و پێویستە مولانەکان پشتیوانی بکەن بۆچی من وەکو پارتیم لە کاتێکدا کە ئەمان تعامل لەگەڵ مەلەفینەوت کردووە تعامل لەگەڵ مەلەفی دیپلۆماسی هەرێمی کوردستاندا کردووە بە شێوەیەکی هەڵە مامەڵان لەگەڵ مەلەفاندا کردووە بۆ ئەمە ڕاستە بۆ تەواوی لایەنەکانی تری هەرێمی کوردستان بەوازان پرسیارێک بکەم ئەگەر بێت و واز لە پارەی کۆمپانیاکان بێنە واز لە پارەی ئەوە بگەڕێنەوە باسە هەر 142 بێ بەڵێ دەتوانرێ موچەی ماگانەی پێداوین بکرێ و هەفتەیەک دابدرێ بە زەمەنی بڵێەوە موچە دابش دەکرێت بەم داهاتانەی حکومەتی هەرێمی کوردستان لە بەردەستێتی بە داهاتی نەوت داهاتی ناوخۆیی حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت هەمووستی ڕۆژزارێک موچە لە کاتی خۆی بەبێ 200 ملیارەکە حکومەتی هەرێمی کوردستان دەتوان لە کاتی خۆیدا هەمووستی ڕۆژزارێک بەبێ هیچ دەستکاریکردنێک موچەی تەواوی موچە ئەگەر سبێنەوە بێژە حکوومەت هات بڵێ کاروان چۆن دەتوانین وەرە ڕێمان پیشاندەوتی 650 میلیارد دیناری داهاتی نەوتمان هەیە نزیک بە 350 میلیارد دینار داهاتی ناوخۆمان هەیە 20 میلیارد تەمویلی هاوپەیمانانمان هەیە ئەمە دەکات نزیکی تریلیۆنێک و 200 میلیارد دینار موچەی خۆرانی هەرێمی کوردستان 200 میلیارد دینارە من دڵنیا تا پێنجشەمە تەواو دەبێت کە نزیک دەبێتەوە لە 28 من دڵنیا دەکەمەوە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچە دابین بکات دەتوانێت چێشەی فەرمانبەرانی گرێ بە سارەسەر بکات دەتوانێت بەنیکەر تایبەت بکات بۆی کە بتوانین دەرفەتی کاری تازە بڕەخسێنێت و توان زۆر هەنگاوی زدیتری بۆ ئاوای لێ ئەکەن بە ئەوی بەدووادا ئەمە حەق لە سەرۆژ حکومەت پرسن کە بۆ چی وا دەکەن بە تەسەوری خۆت بۆ ئای لێ دەکەن وڵات تەسەوری منەوەیە کە بەڕاستی نازانێ ئێمە چەندان زار پرسیارمان کردو مناقەشە و بابەتەمان کردو بەس ناکەم بۆیان گرنگ بێ بەڕاستی باشە لە مەلەفی دیپلۆماسی حکوومەتی هەرێم مەسەلەن کۆنفرانسەکەی میشن مسشە و ڕابردوش لە کاک سعدی پیرەم پرسی سعدی ئەحمەد پیرە کە دای مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستانە مەسەلەن دوو شانت لە هەرێمی کوردستانەوە ڕۆیشتووە مەسەلەن زۆر وڵات وەزیری خارجیە و ڕۆیشتووە مەسەلیان جێگری سەرۆک وەزیرانە وەزیری دەرەوەیە مەسەلەن وەزیری دەرەوەیان ناردووە ئەکسەریەتیان مەسەلەن هەندێک وڵات ڕاوێژکاریان سەرۆکی وڵاتەکەیان ناردووە ئێمە دوو سەرۆکایەتیمان لەوێ بەڵام قطعاً یەکێتیشیتیانە گۆڕانیشیانە کۆمەڵی کۆمەڵ یەکگرتووە لە حکوومەتانی مەسەلەن کاکزانە گۆڕانی وشێتی و سۆشیالیست و ئەمانە ئەمە کێشەی دووبارە کێشەیەم زۆر عەقڵەتەیە کە حکومڕانی هەرێم دەکاکەم پێم وتی پێشترتمە زۆرینەیەکی مزڵایفە و دەستکردە ئێساش دێڵێمەوە ئەم زۆرینە دەستکردە کاتێک کە لی دەقەومێت پێی وایە کە دەمە بەلەفانە هاو بەشن تەواوی خەڵکی کوردستان دێ بەرپرسیارەتەکە هێڵ بگرێت و چاوەڕوانە خەڵک لە سلێمانی بێخۆپشاندام کاتژیدا بڕیارەکەی دادگای فێدراڵی لە هەولێر خەڵک خۆپشاندام کاتژی بڕیارەکەی دادگای فێدراڵی بەڵام کاتێک کە دێت سەرەوەی کە مەساڵحی شخصی خۆیان بێت تەنها خۆیان دەخوێنەوە خۆشیان دەبینن مەساڵحی شخصی لە میشن چییە مەسەلە مەساڵحی پارتی لە میشن چییە دەکرێت شوێیان هەر زیاتر بەشێکی شۆی علامیە بەشێکشی دەکرێت پێوەست بۆ مەلەفانێکی ئێمە باسییان دەکەین مەلەفی غازە مەلەفی نێوتە بەشێکی دەکرێت لە پەرایز باسییان بکرێت هەرچەندە ماوەکو دەوڵەت مامەڵان لەگەڵ ناکرێت کۆرێم مامەڵان لەگەڵ دەکرێت چونکە هەرێمی کوردستان بۆ دوو سەرۆک ئێمە حکومەتی کوردستان نین ئەمە دەکرێت دووبار لە خۆیان پرسی وەکو باسم کرد کە ئەمانە کاتێک کە تووشی کێشە و تەنگەشە و قەیرانێکی قورس دەبن هەموو کاتێک باس لەوە دەکەن کە دەبێت یەکرزی ناوماڵی کورد پارێزین و دەبێت هەموو کوردستان شام داتەژێر بەرپرسیارەتێکی گەورە و ئەمە بابەتێکی نیشتیمانی و ڕەهەندی نیشتیمانی هەیە بەڵام کاتێک کە دێتە سەر مەساڵحی شخصی ئەمان حزبێکن بە تاکڕەوی سیاسی بە عەقڵێتی سیاسی بە عەقڵێتی خێڵەچی و بە عەقڵێتی خۆسەپێنی بڕیاردن باش خەڵک ترسی لە مەسەلەیەکی تر هەیە کە پێیان وایە بەشێک لە لێکەوتەی بڕیارەکەی دادگای فیدراڵیش مەسەلەی پرسی غازە کە بۆکو بازەکرێت شش بازنەی غاز لە سنووری سەوزەوەی کە ئەمری واقع باسی دەکات مەلەفی غازی بەسەر دەپێت وایە مەسەڵەن باز لەوە دەکرێت کە سەردانەکەی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بۆ قەتار بۆ ئیمارات بۆ کۆنفرانس ئێمە قانونێکمان هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە قانونی ڕقەمیەکی ساڵی 1992 بە جۆرەم قانون لە مادەی 56 ڕێگەدراوە بۆی کە حکوومەت هەرێمی کوردستان بڵێ عقوداتی دەرەچی واژۆ بکات و عقوداتەکان بە گشتی حکوومەت هەرێمی کوردستان واژۆ بکات بەڵام بە جۆرەی مادەی 56 لەژێر چاودێری پەرلەمانی کوردستان دابن ئەم عقدی نەوتیەکاتی خۆی کە واژۆ کراوە کە دوور بۆ لە چاوی پەرلەمان ئەمان جاماکەیەتی کە دەبین ئێستا هیوادارم عقدی غازیش یاخود مەلەفی غازیش بە هەمان ئاڕاستدا نەبڕێت چونکە پێچەوانەکەی دڵنیام کە کارەساتیش گەورە بۆ ملەتە دەخڵخێنێت کاکزانە ئێمە لە ئێستادا چڵگەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان کە چڵگەی غازی قادرکەرەمە کە سێ زۆری غاز بەرهەمدێنێ غازێکی کارەبایە کە 4400 پێسێجایە کە لەمە 300 میلیۆنی عفو دەدرێت بە حکومەت هەرێمی کوردستان بێ بەرامبەر و 150 میلیۆنیشی دانە غاز دەیفرۆشێت کە ستانەوەتی کارەبای هەرێمی کوردستانی لێ بەرهەمدێت غازی کۆندنسەیتمانەیە کە 1600 تۆن بەدڵنیاوەمەش بۆچیە بۆ ئەوەیە کە دەخرێتە ناو بۆڕی حەسیرەوە بۆی کە کوالەتی نێوتی پێبەرز بکرێتەوە سیستەمی نیشتمانەیە کە LPG غازی ماڵانە کە چەندە 1000 تۆن لە ڕۆژێکدا ئەمە مەلەفی غازی ئێستامانە بەڵام حکومەتی هەرێمی کوردستان چانسێکی زۆر باشەیە بۆی کە بتوانێت غاز لە داهاتوو بە شاوشێوەی نەوت و زیاتریش سوودی لێ ببینێ بۆ چکە حەقلی غازی باشمان هەیە کە کاریان سەر بکرێت بەڵام بە شێوەیەکی عەقڵانی بە شێوەیەکی لۆژیکی
ئەگەر بێت و حکومەت هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە جارێکی کە احتیکاری غاز بکات بە هەمان شێوەی نەوت و بیدا بە تورکیا خو بیدا بە وڵاتێشتر بەبێ ئاگاداری پەرلەمانی کوردستان بەبێ ڕوونکردنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەبێ ڕەچاوکردنی یەک ڕێزی نیشتیمانی و وەرگرتنی ڕای تەواوی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە معارەزەشەوە چۆنانەی کە معارەزەن دژی وڵاتە نین ئەو لایەنانەی کە معارەزەن لە هەرێمی کوردستان ڕقیان لە حکومەت هەرێمی کوردستان نییە دژی ئەم وڵاتەش نین تەنها بەشدار نەبوون لە حکومەت هەرێمی کوردستان بە هەمان شێوە من خەمخۆری ئەم وڵاتن بۆی ئەمانیش دەبێت ڕەیان وەربژیرێت ئەمانیش دەبێت ڕەیان وەربژیرێت اینجا لەسەر مەلەفی غاز هەرێمی کوردستان قسە بکرێت بە پێچەوانەوە من دڵنیاتان دەکەمەوە ئەگەر بێت و مەلەفی غاز بە ئاراستەی نەوت مامەڵی لەگەڵ بکرێت من دڵنیاتان دەکەمەوە کە کارە ساتیشی گەڕوو لە هەرێمی کوردستان دەکات چونکە بابەتی غاز بابەتێکی استراتیژیە و بابەتێکی مستقبلیشە یەکێتی ڕێژ ئەوی زانیاری تەبێتی ڕێگە دەدات ئەمە ڕەبتی بە مەکتەبی سیاسیەوە من نازانم بەڵام ئەوەی کە هەیە وەکو حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ حکومەت دەتوانێت عقد واژۆ بکات بەڵام دەبێت لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستان دابێت بە گوێرەی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 لە مادەی 56 بە واضحی هاتووە کە دەبێت گرێبەستەکانی حکومەت هەرێمی کوردستان لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستان دابن واتە هەر گرێبەستێکە دەکرێت گرێبەستی غازە گرێبەستی نەوتە گرێبەستی کارەبایە هەر گرێبەستی شترکە ڕەهەندی نیشتیمانی هەیە دەبێت پەرلەمانی کوردستان لە یاگەدار بێت و مناقەشە بکرێت لە پەرلەمانی کوردستان هەتا ئێستاش من لە میدیاکانەوە جێم لێ بۆ کە سەر و شەرێ بەتەمای غاز فرۆشە سەرش بەتەمای غاز فرۆشێت ماڵ وێرانیەک بۆ ملەتە کە تۆ ئەندامی پەرلەمانم بۆ ئەندامی لیژنەی و زەو سامانە سروشتەکانم کە پرسیاریشم کردو بە ڕێکاری پەرلەمانی و یاداشتیشم ئاراستەی حکومەت کردو بە ڕێکاری پەرلەمانی و داواشم کردو لەسەر بابەتە ڕوونکردنەوە بدرێت هەتا ئێستا وشەیە ئەگەر بە ڕێگا ڕاستەکە مامەڵی لەگەڵ بکرێت ئەو کاریگەری لەسەر بژێوی ژیانی خەڵک دەبێت ئەو کات دەکرێت بێ مناقەشەیە بکەین کە ئایا چەند سوودی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەیە ئەو کات دێ مناقەشەیەوە دەکەین کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان چەند زیاد دەکات چەند هەلی کار دەڕەخسێنێت بواری خزمەتگوزاری هەرێمی کوردستان چەند بەرەو پێشەوە دەبات ئایا دەتوانین هەلی کاری تازە بڕەخسێنین ئایا دەتوانین مستقبلی ئەم وڵاتە و نەوەکانی داهاتوومان لەسەر بینا بکەین ئەگەر ئەمانەی تێدا بێت ئێمە شەمال لەگەڵ کە غاز فرۆشی چ مشکلێکمان هەیە بەڵام ئەگەر هەمان مەلەفی نەوت بێت و بۆ قوربەسەری ئەم وڵاتە بێت نەخێر من بەش بە حاڵی خۆم زۆر دژیم بۆ دڵنیاشم زۆری پەرلەمانتارەکان دژی دەبن زۆر باشە کاک کاروان کارەبا مەسەلەن بالمناسبە وتە ئەندامی لیژنەی وزە و سەحمانە سروشتیەکانم مەسەلەن پێوەری زیرەک بەستراوەوانە ئێستا جاران دارماسیحێک بەدەستەوە بۆ توێ جۆزەکە تەڵەدایەوە ئێستا تەلەفۆن کەی کاکە گیان ئەو کارەباکەم داکەوتۆ زەحمە نەبێ ڕەحمەتی خوا لێبێ بۆم هەڵدەن کارەباکەمان بۆ داگرسێنەوە ئەمە کارەبایە بۆ ینی پەیوەری زیرەک سبلیتێکیش ناکات مەسەلە شتێکیش ناکات دادەکەوێتەوە خەڵک هاواری لێ نامێ باوەڕکە نامێ زانیاری چیە لەسەرەوە بۆ ینی باسی دەکەم ئێستا نامەوەتە شەمس بکەم بەڵام وڵی لەوەش غەدر لە سلێمانی دەکرێت ئەین پێدانی کارەبای نیشتیمانی و پارێزگای سلێمانی دەورە غازەوە دەڕاکە لە پارێزگای ئەمە کێشەکە ینی لەمەشیان غەدر لە خەڵکی سلێمانی دەکرێت لەمەشیان غەدر لە خەڵکی هەڵەبجە دەکرێت لە ئیدار ڕاپەڕن و گەرمیان دەکرێت و حتا بۆ معلوماتت لەو ناوچانش دەکرێت کە پارتیدا زایفە بنە سۆمان بنە سۆران باشە بەتە حدا بەشێکی بادینیانیش منطقەی لازم بەتایبەتی حەزەکەی دوای بەرنامەکەیم خەڵک لە راپۆرتێکی مەیدانی بکەن خەڵک نێرم بۆ منتخانە بزانم قسەکەی من تەواویانە بەڕقەمیش قسە دەکەین لەسەرمانە کاکزانە لە هەولێر ئێمە باس لە هاوبەشی کارەبا دەکەین زاری باش شتێک ئێمە لە هەرێمی کوردستان نزیک بە ملیۆنە و 600,000 هاوبەشمان هەیە لەمانە 631,000 لە پارێزگای هەولێرە 648,000 لە پارێزگای سلێمانیە لە پارێزگای تۆکس 184,000 مانەی داری گەرمیانیش 76,000 کە ئیدارەی شینە داهاتی ئەمانە 133 میلیارد دیار بووە کە بەشنێ زۆرەکەی لە پارێزگای سلێمانی بووە بەڵام پارێزگای سلێمانی کارەبای لە ناوچەکانی تر کەمترە باشە بەڕقم کەمترە بەڵێ کەمتر ئێستان بۆ باز دەکەم پێدانی کارەبا لە سلێمانی و هەڵەبجە کاتژمێرە لە هەولێر 12 کاتژمێر و نیوە لە دۆکس 19 کاتژمێرە لە گەرمیان 19 کاتژمێر و 76,000 هاوبەشی هەیە باشە ئەمە بۆ ئەمە چێ دابەشی کردووە ئەی باشی یەکێتی دیە لە ناوەزارەتی کارەبا بڵێ کاکە سلێمانی جا دێمەستەرەوە کاکزان یا هەبووی ئەبێ شەڕێکی شەڕی لەسەر بکرێت باسم کرد لەسەر هیچی ئەمانە سازشمان نەکردووە کاکزانە و لەسەر تەواوی ئەو پرسانەیەمە لە پەرلەمان بۆ نەگەیشتون بە داکۆچی جدیمان کردووە بۆ نەگەشتن بچکە 22 کورسی پەرلەمان وازەحیان ئێمە پێم وەڵامەکەی زۆر وازەح باش زۆری هاوبەشی کارەبامان هەیە کە چەند زۆرێکی هاوبەشمان ئەمانە گرنگم بۆ خەڵکی کوردستان دوای مەسەر پێوەری زیرەک سمارت میتەرین کە ئەمە چییە ماڵانمان هەیە کە ملیۆنێک و 400 شتێکە بازرگانیمان هەیە کە 211,000 پیشسازیمان هەیە کە 9,000 و کشتتوکاڵ 29,000 و میری 22,000 و لە هەمووی سیرتر ئەوەیە کە بەشێک پارەی حکومەت هەرێمی کوردستان لای خەڵکە و لای ئەمانەیە کە باسم کرد بەڵام حکومەت خۆی قەرزداری خۆیەتی چۆن یعنی لەم 22,000 هاوبەشی لە دام و دەستگاکانی لە دام و دەستگاکانی خۆی حکومەت خۆی قەرزداری خۆیەتی و داواش دەکات خەڵکی کوردستان پارەی کارەبا بدەن یعنی دەستگا حکومیەکان خۆیان وەزارەت هەیە خۆی قەرزداری کارەبا وەزارەتی کارەبایە قەرزداری حکومەت هەرێمی کوردستانە بۆ کارەبا پارە نادا بەڵام داوا لە خەڵک دەکەن کارەبا بدا ئەم پێوەری زیرەکە کە سڵ 75 تەواو بووە کە پرۆژەیەکی استراتیژی گرنگە من پێم وایە پرۆژەکە مهمە پرۆژەکەش گرنگە
بەڵام دەبێت بۆ خەڵک هەرێمی کوردستان ڕوون بکرێتەوە ئەم پرۆژەیە بۆ تەنزیمی تەوزیعی کارەبا نەک بۆ تەولید واتە 1 ئەمپێر بۆ کارەبا هەرێمی کوردستان زیاد ناکە تەنها شێوازی دابەشکردنی کارەبا لە لۆلسس ئەگەر بێت و شتێ بگەڕێتەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان ئەگەر ناپێچەوانەکەی 1 ئەمپێری کارەبا بۆ خەڵک هەرێمی کوردستان زیاد ناکە بیفرۆشن مثلا ئەو بەشە زیاد والله زیاد بۆ کارەبای خەڵکی کوردستان بدەن ئیزە دوای سیری دەکەن باوای لێ بکەن کە رووسیا لە فرۆشنەکە کاک ئەمان ناتوان کارەبای خەڵک دابین بکەن کارەبا کەشتێکی زۆر بەسیتە یعنی ئێمە 3400 مگاوات کارەبا بەرهەمدەین لە هەرێمی کوردستان بۆ 1,400,000 هاوبەش تا ئێستا ناتوانین کارەبای 24 کاتژمێری دابین بکەن ئەوش مەلەفی کارەبا پێوەری زیرە کاکزانە من دووبارەی دەکەمەوە پێوەرە شتێکی باشە خراپ نییە بەڵام ئەمپێرێک بۆ هاوڵاتیان دەستکاری دەکرێت مەسەلەن دەکرێتە 30 ئەمپێر دەکرێتە 25 بەڵام دەستکاری دەکرێت بە جوێرەی حوزەکانی حکومەت خۆی بەڵام دڵنیاتان دەکەمەوە کەم پێوەرە هیچ کارەبا بۆ خەڵکی هەرێمی کوردستان زیاد ناکە تەنها تەنزیمی کارەبا دەکات لە هەرێمی کوردستان واتە تەنزیمی ئەو دەکات ئەو 3400 مگاواتەی کە هەمانە نەک زیاتری بکابی کا بە 3500 3600 طریقەی تر هەیە بۆی کە زیاد بکرێت طریقە هەیە بۆی کە سود لە وزەنێ بۆ کام وەربژیرە بنمونە ئەمە بڕطریقەیەکی ئاسانە وزەی خاوێنی پێڵن و سوودی هەیە بۆ ژینگە هەرێمی کوردستان دەرفەتی کاری تازە ڕاستێنێ و بالمناسبە مەشمان پرۆژە پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان و حکومەت هەرێمی کوردستان کردوڕەتیان کردەوە ئەم پێوەرە ئەم وزەنێ بووانە دەکرێت سود لە وزەی باوەەر بژیرێت بە تایبەتی لە پارێزگای سلێمانی و دۆک دەکرێت سود لە وزەی ئاوەەر بژیرێت کە لە هایدرۆپاوەر لە هایدرۆپاوەر لە تۆرباینی ئاوی کە ئەمە ئێمە خۆمان دوانمان هەیە ئێستا دوکانمان هەیە و دەربەندی خانیشمان هەیە ئەوانش ئاگاداری کە چۆن پەچیان خراوە دەکرێت ئەمانە دووبارە ستیانە بکرێنەوە و تۆربانی تازەی بۆ دابن بەرپرسێکی دوکان پێوتم بە $5 ملیۆن دەتوانین هەندێک لە تۆرباینەکان چاکەینەوە بەڵام مانگانە نزیکەی $15 ملیۆن بۆ حکومەت بژێنەوە بەڵەوە ومە قسەم کردو لەگەڵیان فاڵان شێشەی گەوریان هەیە ئێمە دەتوانین نزیک بۆ 1000 مگاوات کارەبا تەنها لە وزەی لە ئاوە باش بەڵام حکومەت ناوێت من پرۆژەمان تەقدیم کردڕەتیان کرد وردە کاتەکەم بەرەو سەرەوە ڕوا بەم هەموو گرفت و برین و کێشە و قەتماخە گرت و قەتماخە نەگرت و ئەوانەی کە خوێنیان لێدێ ئەوانەی کە قەتماخەیان گرتووە ئێستا ڕەفیقەکانت باسی انتخاباتەکەن انتخابات لە مانجی لە نۆڤەمبەری ئەم ساڵ ئەو انتخاباتە چۆنی ئەنجامەدرێت پێشەوە دەمە سەر انتخابات بە سێشتی تر باز دەکەم ئەگەر اجازە بێت باش فەرموو باسی بنزین دەکەم نازم کاتەکە بەڵێ فەرموو کە دەڵم خەدر لە سلێمانی دەکرم بەڕقم دڵم خەدر لە سلێمانی دەکرێت و لیژنەکەی خودتەنها باسی لیژنەی خۆم کرد باسی شوێنترم نەکردو معلومات باسی سەر دوور درێژەکەی بنزین هەرواز لەوە بێنە سەری دوور درێژی بنزین بارحاڵ کاکزانە مانگانە ئێمە پێویستمان ڕۆژانە حکومەت هەرێمی کوردستان 25,000 بەرمیل دا بە کۆمپانیای کار بۆی لە ڕێگەی پاڵەوەی کارەوە بنزین پاڵەوە مندوزەکەی دا بە حکومەت هەرێمی کوردستان بیدا بە خەڵکی کوردستان هەموو کوردستان ڕقسەکانەیە پاڵەوگەی کار 900 بۆ 1 ملیۆن لتر بەرمیل لتر دەپاڵەوێت تەنها دەیدا و بەشێکی دۆک و بەشێکی هەولێر لەم بنزینە لترێکی بۆ پارێزگای سلێمانی نایەت ئەی حکومەت پێی نادا لترێکی بۆ بەڵا حکومەت پێدا بەڵا بەتەکید مەدعومە و لترێکی بۆ هەڵەبجە نایەت لترێکی بۆ ئیدارەی گەرمیان ڕاپەڕی نایەت و بۆشێکی سۆرانیش ناڕۆ دووبارەوە ئاماژەم پێ کرد بۆ چۆمانیش ناڕۆ خەمە بەڕاستی هاوچێشەی زۆر عەندیکەیە زۆر سەیرانی من تێناگەم لەوە لە هەمان کاتیشدا بڕیارێکیان دەرکردو لە مەساڵحی پاڵەوەی کار بۆی کە بنزین قەدەغە بکرێت ڕەگە نەدرێن لە خاڵە سوورەکان بنزین داخل بکرێت بە بیانووی چی بیانووی کە کوالتی بنزین باش دەکەین بەڵام خەزان هەیە لە هەولێر خەزان هەیە لە سلێمانیش و لە هەڵەبجەش و لە دوهۆکیش و لە ڕاپەڕین و لە گەرمیان و لە سۆرانیش کە بنزین تێکەڵ دەکات موادی شیمیایی کە سەرەتانێکە بۆ خۆی شەرپەنجە بەرهەم دێنێ ڕێگە بۆ دا بەڵام ڕێگە نادا بنزین لە خاڵە سوورەکان و داخل بکرێت بە بیانووی بۆی بە پاڵەوەی کار بتوانێت منتوزیکێتی بە ئارزوو خۆی بازاڕ فرۆشێت ئەمە وا دەکات کە بنزین ناتوانێت تەسعیری بنزین لە هەرێمی کوردستان ثابت بکەیت ئێنزە مەسەر انتخابات باش بابەتی انتخابات کاکزانە بابەتیش زۆر حساسە ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵنەوە بەڵێ 100% لەگەڵ لە کاتی خۆشیدا ڕێک دقیق لە کاتی خۆی لەگەڵ بژارنی بەڵام چۆن ئێمە بە یاسایەک لە پەرلەمانی کوردستانی و خەڵکی هەرێمی کوردستان دەنیشداوە بۆ ئێمە بۆ 4 ساڵ لە پەرلەمانی کوردستان خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەین لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ من و برادرانی تریشمان لە ڕێگەی فراکسیۆن سیاسیەکانی پەرلەمانی کوردستانەوە کاتێک کە باس لە هەڵبژاردن دەکرێت دەبێت باس لە یاسای هەڵبژاردنیش بکرێت ئەم یاسای هەڵبژاردنە کە لە ساڵی 1992 دەرچووە بۆ هەلومەرجی یاسای سیاسی هەرێمی کوردستان لەبار نییە گۆڕانکاری زۆر بەسەر پێکاتە سیاسەکان و بەسەر هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستان داهاتووە پێویستی بە گۆڕانکاری هەیە یاسایە بنمونە یەکێک لەو شتانەیە باوەڕمان بۆ هەیە لێرە بە وازحی دێڵم کە هەڵبژاردن بکرێت بە 4 دایرەی انتخابی بکرێت بە 4 دایرەی انتخابی چکە باس نوێنەرایەتیکردن دەکەین کاتێک لە نوێنەرایەتیکردن باز دەکەین لە هەموو بنسینەکانی نوێنەرایەتیکردن لە تۆکڤێڵەوە بۆ هەموو فەیلسوف و نووسەرانی تر کە بنەماکەیان بژە لەسەر داڕژاو تا ئێستا مطابعە بکە بۆ ئەوەیە کە نوێنەرایەتیەکی ڕاستەقینە لە ناوچە دیاریکراوەکانی
ئەو شوێنە بێک هەڵبژاردن تێدا دەکرێت هەڵبژاردن چانسی زۆر جار چانسی ئەو نادا پەرلەمانتارێک لە کفریەوە بێ بنمونە یان لە سۆرانەوە بێ یان لە شیلازەوە بێ یان لە ئاکرێەوە بێ یان لە گەرمیانەوە بێت بەڵام ئەگەر کرا بە دایرەی انتخابی جیاواز لەو کاتەدا ئۆتۆماتیکیان لەگۆی عراق وەکوی عراق هەموو ناوچەیەک دەتوانێت کاندیدێکی خۆی بنێرەوە پەرلەمان بۆی داکۆچی ناوچەکەی خۆی بکات و داکۆچی لە مافەکانی خەڵکی بکات ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم زۆر جار لێرە و لێ باس لەوە دەکرێت کە یەکێت نیشتیمانی کوردستان دژی پێکاتەکانە ئێمە دژی پێکاتەکان نین ئەمە لەسەر بڕیاری جنابی سەرۆک مامزلال بووە پێچەوانەوە بڕێز لە ئیرادی پێکاتەکان دەگرین بەڵام پێمان وایە کە دەبێت نوێنەرایەتیکردنی پێکاتەکان نوێنەرایەتیەکی ڕاستەقی نەبێت بەرمنە تورکمانەکان نەخێر بە هیچ شێوەیەک مناخان دەکات و سکرتێری پەرلەمانەوە مناخان لە چۆمان نزیک بە 400 دەنجێناوە کە شارەکەی منم بۆ خۆم 200 دەنگم لێناوە تورکمان لەکوێ لە چۆمان بوونیانەیە کاکزانە ئەندام پەرلەمانمان هەیە مەسیحیە کارژێر لقی پارتی بووە لەسەر پێکاتی مەسیحی ئەندامی پەرلەمانە ئێمە دەمانەوێت پێکاتەکان تعبیری ڕاستەقینەی ڕای پێکاتەکان ڕازی بیکەن نەخێر خۆشیان ڕازی نەمە قسەمان کردو لەگەڵیان واتە تۆماری دەنگدانی تایبەتیان هەبێت با پێکاتی تورکمان کاندیش تورکمان بێتە پەرلەمان پێکاتی مەسیحی کاندیشی مەسیحی بنێرتە پەرلەمان پێکاتی ئاشوری کاندیشی ئاشوری بنێرتە پەرلەمان ئینجا پێکاتی تریشێک حسابیان بۆ نەکراوە ئێزیدی کاکەی ئێمە لەگەڵ ئەمانەین ئێمە لەگەڵ ئەوە نین کە بڵێن هەڵبژاردن با دوا بخرێ بە پێچەوانەوە 100% باوەڕمان وایە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەمە ڕاستپاردەی سەرۆک مامزلالیش بووە کە چەند جارە قسەی کردو لەسەری حەقی هەڵبژاردن حەقی ملەتە و 4 ساڵ جارێک دەیدا بە لایەنە سیاسەکان بۆی کە پێ بڕۆنە پەرلەمان و خزمەتی بکەن بەڵێ لەگەڵ هەڵبژاردن لە کاتی خۆی بەڵام بەڵێ لەگەڵ هەموارکردنەوە یاسای هەڵبژاردنشین دەگەنە نەتیجە لەگەڵ پارتی کەسی پێم زۆربەی لایەنەکان قەناعەتیان وایە و ناشتوام لە بریوان قسە بکەم خوان توان وەربگرم قسەی لەسەر بکەم بەڵام بۆی کە ئێمە مخاتەوەمان کردێتم بەڵێ زۆر لایەنەکان پێیان وایە کە دەبێت یاسا هەڵبژاردن هەموار بکرێتەوە کاکزانە ناکرێت بەم شێواز و مێکانیزمی ئێستا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەڵبژاردن بکرێت دەبێت تۆماری دەنگدان پاک بکرێتەوە ناکرێت خەڵکی مرد و دەنگی لەبری خەڵکی مرد دەنگ بدرێت ئەمە تامانجی نۆڤێمبەر دەکرێت بەڵێ زۆر ئاسانە من دوون پێ بڵم بۆ هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆ و بۆ دەرکردنی یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان سیفەی استعجالی پێدرا بەهۆی بەرمەبلای پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە خلال هەفتەیەک تێپەڕین یاسای هەڵبژاردن ئەگەر سازای نیشتیمانی لەسەر هەبێت و ئەگەر نیەتێک هەبێ بۆ کردنی هەڵبژاردن لە کاتی خۆیدا فعلەن هەبێت و ئەگەر ئەو لایەنانە شەمیان بەڕاستیان بێک هەڵبژاردن بکرێت من دڵنیاتان دەکەمەوە کە یاسای هەڵبژاردن هەموارکردنەوەی تەنها هەفتەیەش پێویستە سەرۆکایەتی پەرلەمان سفێ ئیستعجالی پێ بدات لایەنەکان ڕێی خۆیان بە واضحی بڵێن ئەگەر بێتە ناو ژنە یاسایی بە دوو ڕۆژ راپۆرتی لەسەر دەنووسین شێشێکشنا دواسەرنجی کاکاروان دواسەرنجمەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر دادگای فدراڵی و لەسەر کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بابەتی گەندەڵی و ناشەفافی بە تایبەتی مەلەفی نەوت بە مختصی کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ جارێکیش بێ دوور لە عینادی سیاسی بڕیاردات بۆ جارێکیش بێ بیر لەوە بکاتەوە کە ئەم خەڵکە خەڵکی هەرێمی کوردستانە بە هەموو پێکاتەوە ڕەنگ و دەنگەکانیەوە کاتی ئەوە هاتووە کە بیر لەوە بکاتەوە کە بە فعلی پێویستە خزمەتێکی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان بکرێت کاتی ئەوە هاتووە کە دەست لە گەندەڵی و دزی و تاڵانی هەڵبژیرێت دەست لە قاچاقستی خاڵە سنوورەکان هەڵبژیرێت مەلەفی نەوە شەفاف بکرێت ئەم بابەتانە کۆی پرۆسی داهاتی هەرێمی کوردستان لە پرۆژه یاسای بۆ جەمنەرەوە پەرلەمانی کوردستان کابینی وەزاری حکومەت هەرێمی کوردستان بێنە بەردەم پەرلەمانی کوردستان و داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن بۆ ناشەفافی لە نەوت بۆ قاچاقستی خاڵە سنوورەکان بۆ ئەو هەموو نەعەدالەتەی کە خەڵک ڕاپێچ زیندانەکان دەکرێت بۆ ئەو هەموو ناڕوونی کە لە داهاتەکانی هەرێمی کوردستاندا هەیە بێن وعدێکی شەرەف و میثاق بە هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان بدەن کە لەمە دووە دەتوان خزمەتیشی ڕاستەقینەیان بکەن بۆی چیتر خەڵک بۆ هەموو نەهامەتیەوە نەژێت ئەگەر نامە دڵنیاتان دەکەم و عاقبەتی خێر نابێت و زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێز کاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی چێتی نیشتیمانی کوردستان سپاس کاکاروان بۆ گفتوگویە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن